تیپی سێڤەریانەی نەورۆز بە ئامانجی بژاریکردنی ناچاری بۆ خولی ئەسەرەکانی عێراق ئامادەکاریەکانی سۆر کردوێتەوە. تیپەکە دەیەوێت ئامانجێکی باش و ئەنجامێکی باش بەدەست بێنێت. بە بڕیاری یەکێتی تۆپی پێ عێراق ئەمساڵ هەربی زیانەکەی خولی ئەستێرەکان ناچارکراون تیپی سێبەر دروست بکەن و یانی نەورۆزیش بۆ ئەو مەبەستە تیپەکەی پێکهێناوە. تیپی سێبەر پێگاتووە لە یاریزانانی خوار 21 ساڵ کە ناتوانن بەشداری تیپی لاوام بکەن و تەمەنیان هەڵکشاوە. خێر بێنەوە دیارە خۆتان نەزانن خولی محتەریفەکانی عێراق ئەبێت غیری ئەو فرقەی یەکەم ئەبێت 4 فرقەشی هەبێ، خۆی 5 فرقە بوو، فرقەیەکیان لا یەکچان بوو، ئەبێ فرقەی ئەشبالی هەبێ، ناشینی هەبێ، شەبابی هەبێ، ڕەدیفیشی هەبێ. ئێمە کە ئێستا هەڵساین بە دروستکردنی ڕەدیف ئەمە بۆ لە 2005ەوەی بۆ 4 و 5 یانی ئەمە فرقەیەکە ئیستیعدادمان کردووە بۆ کۆمەڵی یاریزانی باشمان هێناوە بۆ بتوانین ئەمساڵ ئەنجام بێنین. یانەی نەورۆز بەڕاهێنەرایەتی ئازاد حاتەم ئامادەکاریەکانی بۆ بەشداریکردن لە خولەکات شڕ کردوێتەوە و نزیکەی 9 یاریزانی لە تیپی لاوانی پار ساڵەوە سەرخستووە. دەستنیشانکراین وەکو ڕاهێنەری تیپی ڕەدیفی یانی وەرزشی نەورۆز سەبارەت بە خۆ ئامادەکردمان یعنی ئەوەی ڕاستی بێت زۆر دواکەوتین لە ئامادەکردنی تیپەکە کە ئێستا بەڕاستی لە ڕاهێنانەکانە کەوتونەتە پەلەپەلیەکەوە بتوانین ئەو ئەرکەی کە لە سەرشانمانە بتوانین تاویزی ئەوە بکەین کە تەخیر بووین. هەموو بەشداریکردنێک تەبعەن ئێمە وەکو ڕاهێنەر ئەرک و بەرپرسیارەتی ئەمە لە سەرشانمان ئەگەر هەر بۆ بەشداریکردن بێ ناچینە ژێرباری ئەوە کە تیپەکە وەربگرین و نادیش لە وتەی سەرپەرشتیاری تیپەکەوە کەوا بەشداریکردنیانی نەورۆز بۆ ئەم تیپە بە ئامانجی ئەوەی کە ناوێکی قورس بێت لە خولەکە و هەروەها پێگەیاندنی هەندێک لە یاریزانەکانمانە بۆ خەتی پێشکەوتووان. بڕیارە لەم مانگەدا خولی سێبەریە سێرەکانی عێراق بە بەشداری 20 دیانە دەست پێ بکات و بەسەر چەند کۆمەڵەیەکدا بەش دەکرێت بە پێی سنووری جوگرافیایی یانە بەشداربووەکانی خولەکە. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.